بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی کاتژمێر حەوت کە تایبەتە بە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت. بۆچی پێویستە بەشداری هەڵبژاردن بکەین یان هەڵبژاردن چیمان پێدەبەخشێت؟ تەوەرەی ئەم ئەڵلقەیەمانە بە میوانداری زۆر بەڕێز نەجیبە شێخ لەتیف ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانایە. نەجیبە خان سڵاوی خوارد لەبێت. سڵاوی خوارێ بەخێربیت، سوپاس بۆی ئەم دەرفەتە. ئەو لە ناونیشانی بەرنامەکەەوە دەست پێ بکەین. بۆچی پێویستە، بۆچی زەڕورە، بۆچی گرنگە تاکی کورد، دەنگدەری کورد بەشداری هەڵبژاردن بکات؟ چ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێت، چ ئەنجومەنی پارێزگاکان بێت، چ کە ئێستاوە لە بەردەمین ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ بڕای تۆکو پەرلەمانتارێک کە خۆت 4-5 ساڵ بە پراکتیکی یعنی ئەزمونت کردووە کاری پەرلەمانتاری چییە و چۆن گرێگە و چۆن ڕەبتی هەیە بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە ژیانی خەڵکیەوە. بۆچی گرنگە دەنگدەر تاکی کورد بەشداری هەڵبژاردن بکە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە بۆ ئەو دەرفەتە. ئەتوانم بڵێم هەڵبژاردن باشترین داهێنراوێکە کە مرۆڤ پێگەیشتووە، ینی هەڵبژاردن بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات، بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات، بۆ دروست نەبوونی دیکتاتۆریەت، بۆ ینی بۆ گۆڕانکاری لە سیستمی حکومڕانیە، ینی پرۆسەیەکی زۆر کاریگەرەوە زۆر باشە، بە تایبەتی لەو وڵاتانی کە ئەتوانین بڵێن ینی هەڵبژاردن بە شێوازێکی تەندروست و بەو ڕێکارانە ئەڕوات کە بۆی داڕێژراوە و لەسەری کراوە. بەڵام لە وڵاتی ئێمەیشا هەرچەنە هەڵبژاردن ینی تا ئێستا ئەتوانین بڵێن هەڵبژاردنێکی دروست نییە، هەڵبژاردنێکی لە 100% پاک نییە بەوەی کە ئێمە ینی زۆر ئومێدەوار بین پێیوە، زۆر هیوای پێوە ببەستین. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا هەر باشترین پرۆسەیەکە پێویستەکە ئێمە وەکو تاکی کورد و بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە بەشداری تیا بکەین. بۆچی بەشداری بکەین لە هەڵبژاردنە؟ بێگومان وەکو ئاماژەم پێەیە هەڵبژاردن بۆ ئاڵوگۆڕی دەسەڵاتە، چونکە هەر کەسێک کە چۆ دەسەڵات بەڕاستی ئەگەر ینی ئەم سوڵتەیە بەردەوام بێ و لە دەسەڵاتە بمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر، حتمما ئەبێ بە کەسێکی خۆسەپێن، ئەبێ بە کەسێکی دیکتاتۆر وە گوێ بە مافی ئەوانی ژێردەستی خۆی ناداوە، ینی چۆنڵی بێمنەتە بێ لێیان. بەڵام ئەبینین کاتێکە کاتی هەڵبژاردن نزیکە بێتەوە هەمووی ئەوانی کە لە دەسەڵاتان تەماشاکەی بۆی کە جارێکی تر متمانەی پێ بدرێتەوە سێرەکەی لەم کاتەیە ڕۆکاتەوە جەماوەرەکە، ڕۆکاتەوە خەڵکەکە و داوای دەنگیان لێ ئەکاتەوە هەستەکە کە پێویستی بەوەیە پشتیوانی خەڵکی لەگەڵا بێ. ینی ئەم بە سەنتەربوونەی خەڵک لە کاتی هەڵبژاردنە بەڕاستی فرسەتێکە هەلێکە بەدەست هەموو هاوڵاتیەکەوە هەموو تاکێکەوە کە ئەتوانێ سوودی لێبینێ لەم هەلا. یعنی ئەم فرسەتەکە هاتوۆتە بەردەسی ئەتوانێ ڕای خۆی هەبێ، ئەتوانێ وەکو مافێکی خۆی ممارەسەی بکە، ینی تەنها بە ئەرکێکی نەزانێت چکە بەداخەوە ینی لەلای ئێمە کاتێک کە باسی هەڵبژاردنەکەی ینی خەڵک بێزارە بێ مەسەلەن، ینی ناڕەحەتە بێ دیسان هەڵبژاردن هاتەوە دیسان چێ تااقەتی هەیە بچێتە سەر سنووقی دەنگدان. ینی بەڕاستی ئەمە هەز نەکردنە بەوەی کە تۆ مافت هەیە، کە تۆ بوونت هەیە، وجودت هەیە و حسابت بۆ کراوە. چونکە ئینسان ئەگەر کاتێک کە تۆ هەستەکەی مەسەلەن بەرامبەرەکە پێویستی بە تۆیە، پێویستی بە پشتیوانی تۆیە، یعنی تۆ هەست بە بوونی خۆتەکەی. کەواتە ئێمە بۆی هەست بە بوونی و وجودی خۆمان بکەین، هەست بۆ بکەین کە ئێمەش دەسەڵاتمان هەیە لە 4 ساڵەکە هیچ نەبێ، بەلایانی کەم بۆ ڕۆژێک ئێمە دەسەڵاتمان هەیە. ئەم نەزعەیە یا بڵین ئەم فکرێ ئەم بۆچوونە لە چیەوە دروست بۆ لای بەشێک لە تاکی کوردی لە دەنگدەری کوردی ئەوەی کە خۆش باسە کرد هەڵبژاردننی چی و ئەو دیسانەوە هەڵبژارد ینی ئەمە بۆ دروست بوو، ینی تامان لە هەموو جیهانە 100% دەنگدەر ناچێتە سەر سندوقی دەنگدان. بەڵام لێرە لای خۆمان یعنی ئەگەر سەیری هەڵبژاردنەکانی ڕابردوو بکەین بوون لە پارێزگایەکی و پارێزگای سلێمانی لە 135 تێنە پەڕاندوایی بە هزار تەزویر و ئەملاولا
ینی ئەو ڕێژەیە سەرکەوت قسەکە لەوەیە بۆچی تاکی کورد تووشی ئەم یەئس و بێئومێدیە بووە خۆی لەلایەکەوە ینی تاکی کورد بێئومێد کراوە مثلەن بەمەبەست بێئومێد کراوە و وای لێ کراوە کە قەناعەتی بە دەنگدان نەمێنێ بڕوای بە هەڵبژاردن نەمێنێ لەبەرەوەی کە هەستەکە دەنگەکەی جێ خۆی ناگرێت نەجی بەخان چێ ئەمەی کردووە بێگومان ئەوانی کە لە دەسەڵاتان ئەو حیزبانەی کە لە سوڵتان لە دەسەڵاتان بەمەبەست ئەمە ئەکەن و هەموو 4 ساڵ جارێک و یاخود چ بۆ پەرلەمانی عێراق بێت چ بۆ پەرلەمانی کوردستان بێ یعنی فترێک پێش ئەوە دەنگۆیەک بڵاوەکەنەوە کە نەخێر هەڵبژاردن هیچ لە دۆخەکە ناگۆڕێ نەخێر سنووقەکانی دەنگدان هیچ کاتێک کاریگەری نییە ئەوەی کە لە سوڵتا بۆ لە دەسەڵاتا بۆ هەر خۆی ئەمێنێتەوە هەر ئەوەیە هەر ئەوانن هەر دەموچاوەکانی جارانن ئەمە لە ڕوویەکەوە ڕاستە لە ڕوویەکەوە ڕاستە بەڵام لە ڕوویەکیشەوە ینی ئێمەی تاکەکانی کۆمەلگا ئەتوان بڵێم ئێمەی هاوڵاتی هۆشیاریمان نییە هۆشیاریمان نییە بەوەی کە ئەوەی کە لە ڕابردووە هۆکار بوو بۆ ئەوی کە ئەو بارودۆخە ناهەموارە بەسەر ئێمە بێ ئەوەی کە هۆکار بووە یعنی ئێمە ئەو ئیرادەیەمان نیە کە بمانوێ بیگۆڕین مثلەن ینی وا هەستەکەین کە ئەمە هەر ئەو ئەمێنێتەوە مثلەن ینی بیرمانەچێتەوەی کە پێی کردوین ئەوەی کە لە ڕابردووە تووشی ناڕەحەتی و نەهامەتی کردوین بیرمانەچێتەوە لە کاتی دەنگدانە ئیتر بە هۆکارێکی ئاسایی بە یا بە بەسیترین شت تەماشاکەی دیسان دەنگەداتەوە بەوەی کە لە ڕابردووە دەنگی پێداوە بۆیە ئەبینین لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەوە چەند هەڵبژارنێکە یەک لە دوای یەک گۆڕانکاریی وا بەرچاو نابینین ڕاستە لە ڕوویەکەوە تەزویرات هەیە و ینی گزیکاری هەیە لە هەڵبژارنەکانە هەڵبژارنێکی پاک و بێگەرنیە بەڵام بەڕاستی هەر لەوەی کە جەنابەت ئاماژەت بیان نەچوونی خەڵک بۆ سەر سنوورەکانی دەنگدان ئەمە خۆی جۆرێکە لە ینی ئەتوان بڵین هۆکارێکە بۆمانەوەی ئەو دەسەڵاتە بۆ شێوە نەجی بەخان دەسەڵات سەرکەوتوو بۆ لەوەی کە بە تایبەت خەڵکی ناڕازی چکە ئەوانە زیاتر تەسیران تێکرێ ئەو قسانە ئەکەن کە تووشی جۆرێک لە یەئس بوون ئینتیخاباتی چی و کوڕ ئەمە بەس سیناروێ و ئەمە هەر خۆیان چیان بوێ دەرێشن و چیان بوێ چەند کورسی بۆ دانێن ئەم قسانەی کە ئەدرێ بە گوێی خەڵکە لەوانەیە بەشێکیش ڕاست بێ بەڵام دەسەڵات سەرکەوتوو بۆ لەوەی کە خەڵکانی ناڕازی وا لێ بکە بکەونە ژێر ئەو تەسیری ئەوانەوە تا ڕادەیەک توانین بڵێن سەرکەوتوو بووە تا ڕادەیەک سەرکەوتوو بۆ لەوەی کە یعنی ئەم بێهیوایە بڵاوە کاتۆ لە ناو خەڵکا بێگومان ئەوەشی کە دەنگ نادا ئەوەشی کە بێهیوا بوو ئەوەیە کە دژی و دەسەڵاتەیە بەداخەوە یعنی ئەوەی کە دژی دەسەڵاتە بێهیوا بۆ لە گۆڕانکاری بەڵام بەڕاستی نابێ بێهیوا بین چونکە ئەگەر تۆ نتوانی لە 100% مەسەلەن ئەم دەسەڵاتە بگۆڕیت خۆتوانی لاوازیکەی ئەتوانی بۆ نمونە وای لێ بکەی کە ڕێژەیەکی کەمیە بێ لە پەرلەمانە لە کاتی یەکلاییکردنەوەی بڕیارەکانە نتوانێت بە تەنها بێمنەت بێ لە بۆ نمونە لە فراکسیۆنەکانی تر لەوانەی کە ئۆپۆزیسیۆنن لەوانەی کە دژی دەسەڵات ئیشەکەن و خەباتەکەن یعنی تۆ ئەتوانی لاوازیکەی ئەتوانی دەسەڵاتت هەبێ ینی دەستت هەبێ لەوەی کە ئەم دەسەڵاتە نەتوانێت بەو شێوازی کە لە ڕابردووە بووە بمێنێتەوە ئێمە کاتێک کە لە پەرلەمان بووین کە لە خولی پێشێمە ئەندامی پەرلەمان بووین بێگومان یعنی ئەو فراکسیۆنانی کە لە دەسەڵاتا بوون بۆ زۆر شت نەیانەتوانی بە تەنها خۆیان یەکلای بکەنەوە بۆیە یعنی خۆشبەختانەیە ئێمە توانیمان ڕێگری زۆر شت بکەینەوە بەڵام لە خولی دوای ئێمە بێگومان بەشێکی زۆر وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە هەڵبژاردننی ڕابردووە ڕێژێکی زۆر کەم چوونە سەر سنووقی دەنگدان ئەمەش هۆکارێک بووەوەی کە تەزویر زیاتر بکرێت بەوەی کە تۆ کاتێک ناچی ممارەسەی ئەو مافی خۆت بکەیت کەسێکی تر لە باتی تۆ ممارەسەی ئەو مافاکە کەسێکی تر دەنگ بۆ تۆ ئەدا یعنی ئەو فۆرمەی کە تۆ هەتا کاتێک کە تۆ ناچیت پڕیکەیتەوە بێگومان بۆت پڕەکرێتەوە ئەو کاتە طبعاً وەکووتمان لە بەهەوەی ئەو تەزویرەوە ڕێژەیەکی زۆر کورسیان بەدەستێنا حیزبەتەکانی دەسەڵات ئێستا بینین کە زۆر بێمنەتن لە فراکسیۆنەکانی تر و ئەوەی کە خۆیان بیانوێ ئەیکەن بە یاسا ئەوەی کە خۆیان بیانوێ تێپەڕێنن هەر بۆ نمونە مەسەلەن لە کەیسی زیندانی کراوانی بادینانە ئێمە ئاگدارین کە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن زۆر یاداشنامە زۆر پرۆژە بڕیار یعنی ئاراستی سەرۆکاتی پەرلەمانیان کردووە هیچ ئیشی لەسەر ناکرێت لە کاتێکا کە ئەتوانین بڵێن زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەزانێت کە ئەوە کەیسێکە ستەمێکی زۆری تیاکراوە و بەو شێوازە کە تا ئێستا بۆیان چۆتە سەر خەڵکیش بێدەنگە عنی بەڕاستی ئەمە
ئەمە ئەتوانین بڵێن خەڵک بە جۆرێک لە جۆرەکان هۆکارە بۆ ئەوی کە ئەو بارودۆ خەتای نەجی بەخانویستم ینی ئەوە بپرسم کە بۆ ئێوە لە خولی پێشوو لە پەرلەمانی کوردستان کۆمەڵ ئەو کاتە 6 کورسی هەبوو. ینی بە فعلی لە کاتی کارکردنی کاری پەرلەمانیە ئەگەر 6 بێ جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کۆمەڵ 10 کورسی هەبێ، جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کۆمەڵ 15 کورسی هەبێ لە ڕووی ئەو پرۆژە یاسانی کە ئەوێت خواستێتی و ئەوێت لە پەرلەمانە لۆبی بۆ بکات لەگەڵ فراکسیۆنەکانی ئەوەی کە وەکو ئەو بیرەکەنەوە یان ئەو وەکو ئەوترێ با بڵێن معارەزەی لایەنی سیاسین کە حکومەتیان پێگەناوە. ئەمە دەور و کاریگەری هەیە یان فەرق ناکە کۆمەڵ بۆ نمونە 6 کورسی هەبێ یا 10 هەبێ یا 4 هەبێ. بێگومان بە دڵنیاییەوە کاریگەری هەیە، یعنی هەتا ئەگەر تەنانەت کورسیەک زیاتر بێ ینی کاریگەری خۆی هەیە چ لە ڕووی داڕشتنی پرۆژەکانەوە و چ لە ڕووی دەنگدانەوە کاتێک کە تۆ لە دەنگدانە جاریوە بە یەک دەنگ یەکلایە بێتەوە، جاریوایە بە یەک دەنگ مەسەرەن ئەوەی کە تۆ ئەتوانی بیچەسپێنی. یعنی بەڕاستی حیزبەکانی دەسەڵات لە ڕوویەکی تریشەوە ئەتوانم بڵێم جۆرێک لە قسە و هەڵا و دەنگۆیان بڵاو کرێتەوە بەوەی کە حیزبەکانی ئێستا فەرقیان نییە وەکو یەکوان مەسەلەن یعنی زۆر جار ئەبیستین مەسەر خەڵگەڵێ کورە دەنگ بە چیە بەم یعنی ئێستا هەموو حیزبەکان هەمووی وەکو یەکوان و هیچ فەرق و جیاوازیان نییە و ئەوانە، بەڵام بەڕاستی بێئینسافیە بەرامبەر بە حیزبەکانە. خەریب بۆ ئەوە بڵم بەڕاست ئەم قسە ینی بەدەر لە هیچ ئینتیمایەک بەڕاست ینی فەرق نییە لە نێوان ئەم لایەنە سیاسیانەیە چه ئەوانی کە لە دەسەڵاتن چه ئەوانی دەسەڵات نین. والله جا ئەوە بەڕاستی کەسێک ینی کە ئەگەر بێلایەنانە بێت ئەم هەڵسەنگاندنە بکەوە ئینسافی هەبێ و ئەتوان بڵێن ینی باگراوندێکی چۆنەڵی کۆن و نەفسی و شخصی نەبێ یعنی هەستەکە کە بەڕاستی ینی بە ڕێژەیەکی زۆر زۆر فەرق و جیاوازی هەیە لە بینی حیزبەکانە. یعنی ئەو پرسیاری جەنابەت کە ئەڵێ ڕێژە دەوری هەیە بێگومان ئێمە لە خولی پێشوە لیژنەیەک دروستکرا لە ناو پەرلەمانە و بە یاساش ئێمە لیژنەکە دروستکرا بۆ نووسینەوەی دەستور. یعنی تقریبا 3 مانگی یەکەم مناقەشەکرا لەسەرەوە و زۆربەی مادەکانی دەستور ئەتوانین بڵێن کە ڕژنووسەکە قسەی و باسی لەسەرکرا و ڕێکەوتن لەسەری، بەڵام لە بڕگەیەکە ینی چۆنەڵی چەقی ینی لیژنەکە نەیتوانی تیپەڕێنێ ئەوش بڕگەی پێگەی ئیسلام بوو لە دەستورە. یعنی ئەمە چی وایکردن ئەم بڕگەیە نەڕۆ حەزەکەم ینی بینەران بزانن بێگومان بوونی لایەن ئیسلامیەکان بوو لە پەرلەمانە و بە تایبەتی لیژنەکە بە تەوافقی دروست بوو خۆ ئەگەر تۆ ڕێژەکەت زیاتر بێ بێگومان دەور و کاریگەری زیاترە بێ. یعنی ئەو ئەندامانی کە لە لیژنەی نووسینەوەی دەستورا بوون نەیان هێژ ئەو مادەیە تێپەڕێت بەوەی کە ویستێکی زۆر هەبوو بەوەی کە نەخێر ئیسلام ینی بەو شێوازەی کە لە دەستوری عێراقاتەوە هەرلانی کەم نابێت لەوە کەمتر نابێت لەوە کەمتر بێ لایانی کەم و ینی ئەوان هەوڵی ئەویانەدا بەڕاستی کە بەو شێوازە نەبێت کە لە دەستوری عێراقا هاتووە و هەوڵی ئەویانەدا کە ئیسلام دوور بخرێتەوە لە دەستورە هەر ئاماژەی پێ نەکرێ یاخود بە شێوازێک مادەکەدا بڕێژێتەوە کە فەرقی نەبێت لەگەڵ ئاینەکانی ترا کە لە کاتێکە ئێمە ئەزانین کە خەڵکی هەرێمی کوردستان هەموو ینی بۆ خۆشیان دانیان بوانە لە سانەوەت بەرەو ژووری کە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامەکە یعنی تۆ چۆن ئەکرێ مەسەن فەرق نەکەی لە بینی ئاینەکانە بۆیە ئەمە ببەستم لە ڕێژەکە بوو یعنی تۆ تا ئەندامێک زیاتر بێ زیاتر ئەتوانیت پێگەی خۆت قایم بکەی و ئەوەی کە ئەتەوێ و ئەوەی کە داواکاری خەڵک و هاوڵاتیانە جێبەجێ بکەی. لە لایەکی ترەوە بوونی ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی لە 2009 بە دواوکە ئۆپۆزیسیۆن دروست بوو ئەتوانین بڵێن یعنی هۆشیارێکی زۆر بەرامبەر بە سوڵتە و دەسەڵات دروست بووە. یعنی دەسەڵات ئێستا توانین بڵێن یعنی ترسی لێ نیشتۆ بەڕاستی لەوەی کە خەڵک وشیار بۆتەوە کە خەڵک ئەزانێ ئێستا حکوومەت چیەکە کە ئەزانێت چەندێک گەندەڵی هەیە باسی گەندەڵیەکە باسی ناشەفافیەتەکە باسی نەبوونی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی و لە هەموو ڕۆکانە و ئازادینی یعنی کە خەڵ باسیێماناکە بەڕاستی ئەمە فەزڵەکە بۆ بوونی ئەو پۆزیسیۆنە ئەگەڕێتەوە کە ئەمانەی بەگوێی خەڵکادا و بەگوێی هاوڵاتیانادا بۆیە بەڕاستی هەم ڕێژە و هەم بوونی ئۆپۆزیسیۆن و هەم پشتیوانیکردنی ئەو حیزبانەی کە دژی دەسەڵات ئیشەکەن و کارەکەن کە ئەڵم دەسەڵات بێگومان دەسەڵاتێکی گەندەڵ دەسەڵاتێکی نادات پەروەر دەسەڵاتێک کە دەستی خسۆتە بینەقاقای میلەت و ئەو هەموو داهاتی کە لەم هەرێما هەیە تەماشاکەی تەنها بۆ بنەماڵەکانی خۆیان و بۆ حیزبەکانی خۆیان و بۆ ئەندامەکانی خۆیانە یعنی ئەو هەموو نەهامەتی بەسەر ئەم میلەتات و بێگومان لە سای ئەو دەسەڵاتە گەندەڵەوە بۆیە ئەڵم دژایەتی بکرێ ئەگەر نا ئێمە هەمومان ئاواتی ئەوە خوازین کە دەسەڵاتێکی دادپەروەر و لە خەمی خەڵکا بێت و
خزمەتی هاوڵاتیانی خۆی بکە ئێمەش پشتیوانی بین و دەستبارگرین. کەواتە ینی تۆ ئەو بێمنەتی دەسەڵات لە ماوەی ڕابردووە بەتایبەت لەم خولەی پەرلەمانە نەجیبەخان گومانم نیە لەوەی کە تۆ چاودێری ینی دانیشتەکانی پەرلەمان و ئەو ئیشوکارانی کە پەرلەمان ینی بەڕێوەڕا کەم تا زۆر ینی ئاگاداری لە خولی ڕابردوو لە خولەکەی ئێوە هەڵە نەبم نزیک بە 40 ئەندامی ئۆپۆزیسیۆن نەبوو بە هەموو لایەنەکان. ئێستا ژمارە زۆر دابەزیوە. یعنی جگە لەوەی دابەزیوە لایەن هەبوو کە پێشتر لە ئۆپۆزیسیۆن نبوو ئێستا لە دەسەڵات هەیە. ئەم ڕێژەی کەمی ئۆپۆزیسیۆنە لە ناو پەرلەمانی کوردستان یا لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەتایبەت بۆ ئەو مەسەلانی کە پەیوەندی بە موچە و بژێوی و ینی کوردستانەوە هەیە کە تاکەم بێ مەبەست لەوێ بێدەسەڵات بێمنێتە بێ و ئیشەکانی خۆی بە ئارەزوی خۆیەکە بێگومان بەدڵنیە ئێمە بینین لەم خولاتشی بە پەرلەمانەکرێ یعنی بەڕاستی بە تایبەتی یعنی ئەگەر باز لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بکەین لە ئێستا یعنی بەدەنگدان یعنی حەسانە لە پەرلەمانتار سەنراوەتەوە یعنی کەمە لە هیچ خولێکی لە بە درێژایی 5 خولی پەرلەمانی کوردستان شتیوان ڕووی نەیاوە بە ئێستا ڕێژەکەیان زۆرە بۆ پێویستیان بە هیچ لایەنێکی تر نییە بۆ خۆیان ڕێئەکەون ئەوەی کە مەبەستیان بێ بە دەنگدان تێپەڕێنن یعنی بێگومان ئەبینین ڕێگری لە ئەندامی پەرلەمانەکرێەوە چەند کۆبوونەوەی کە ناچێتەوە نایڵم بچێت بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان بکات لەبەروی لە حیزبێکی ئۆپۆزیسیۆنە لە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنە و قسە ئەکات یعنی پەرلەمانتار ئەو پەڕی ئێهانەی پێکرێ ینی ئەسڵم حساب بۆ ئۆپۆزیسیۆن ناکرێت لەبەروی ڕێژەکەیان کەمە و لەبەروی ڕێژەی فراکسیۆنی دەسەڵات زۆرە ئەم ڕێژە کەمیە نەجیبەخانم ئەوە قسە بکەم بۆ ڕێژەیان کەمە یعنی هۆکارەکە چییە ئەوەی کە لە ئەوڵۆ باسمان کرد کێشەکە گرفتەکە لە دەنگدەرایە کە نەچوە بەشداری بکە و دەنگدا بۆی ئەمان ڕێژیان کەم بووە بێگومان کێشەکە لەوانەیە مەسەرەن حیزب هەبێت کە دەنگەکانی کەمی کردو لەوانەیە هۆکاری زاتیش هەبێت کە پەیوەندی بەو حیزبە خۆیەوە بوو بێ بەڵام بە دەرەجەی یەکەمە توانین بڵێن بەشداری نەکردنی خەڵکە چونکەوەی کە بەشداری ناکەوە کووتمان خەڵکە ناڕازیەکەیە ئەوان بێگومان حیزبەکانی دەسەڵات مسۆگەریان کردووە یعنی لەبەروی داهاتێکی زۆریان لەبەردەسا هێزیان خەڵکی زۆریان تاعین کردووە پارە ئەدەن تەنانەت لە کاتی هەڵبژاردنەکانە پارە ئەبەخشنەوە یعنی دیاری ئەبەخشنەوە بە خەڵکا بۆی کە دەنگێکیان دەنگی خەڵکە کڕن لەبەروی پارەیان لەبەردەسا بۆیە یعنی ئەمانە هەمووی هۆکارە کە بەشداری نەکردنی خەڵک بێگومان هاوکاری ئەوانەکە کە ڕێژەکان بەرز بێتەوە ئەندامیان زۆر بێ هەرچەنە ئێمە بە هەموو قەناعەتی خۆمانەوە باوەڕمان بەوە هەیە کە ئەمە حەقیقی نییە دەنگی ئەو حیزبانە ئەمە بە تەزویر و یاخود بەکڕینی دەنگ بە بەکڕینی وەلای خەڵک بە پارە ئەمان ئەم کورسیانیان بەڵام خۆ دوجار لە سەدا 60 خەڵکی پارێزگای ئەم سلێمانیە لە هەڵبژاردننی کۆتا هەڵبژاردنە بەشداری نەکرد وانە خۆی لە خۆیەوە گرفت نییە بەتەکید ئەوە گرفتە گەورەکە لەوایە یعنی بۆیە ئێستاش بەڕاستی ئەم دەنگۆیانە بڵاوە کرێتەوە بەناو خەڵکا کە بەشداریکردن هیچ سوودی نییە و هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ و حیزبەکان وەکو یەکن ئەمانە ئەکرێ بووی خەڵک بەشداری نەکات طبعا نەجیبەخان دەنگدەر و لایەنگر و ئەوانەی کە لە خۆیان مستەفید بوون لە حیزبە دەسەڵاتدارەکان بێگومان ئەوان ینی لەسەریان پێویستە و مەجبور و ئەشتن بۆ دەنگدان ئەوەی کە ناچێ و تەسیری لەسەر ئەم قسانە لەسەر دروستە بێ خەڵکە ناڕازیەکەی کە هەر ئەسڵانگە برچێ دەنگ نایە بەوان جا بۆی ئەوان ئەم قسانە بڵاوەکەنەوە تەرویجی پێن بۆی و خەڵکە نەچێ هیچ لایەنەکانی بەرامبەریان دەنگیان زیاتر نەبێت نەجیبەخان جەنابەت وەکو ئافرەتێک ئێمە لە هەم پەرلەمانی کوردستان هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کۆتا سیستمی کۆتا ئافرەت هەیە بۆ بێگومان ژمارەیەکی زۆریش ئەگەر زیاتر نەبێت لە دەنگدەری پیا و لانی کەم بەقەدەر دەنگدەری پیا و دەنگدەری ئافرەت هەیە تا چەند گرنگە ئێمە هەم ئافرەتمان هەبێت لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەران لە ئەنجومەنی پارێزگاکان لە وەزارەت و دامودەزگاکان و تا چەند گرنگە ئافرەتان خۆشیان دەنگ بدەن بە ینی بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بەکانیدا ئافرەتەکان بووی کە ئەم پرۆسێ زیاتر گەرم و گوڕی پێ بێ و ئەم قسەیە لەسەر ئافرەتان نەمێنێ خۆتوە گەر کۆتانە بۆیانە ئەچیتەتەوەێ ئەوە چەند گرنگە بە دڵنیاییەوە بەڕاستی کۆتا ڕاستە بۆ مەرحەلەیە پێویستە ینی پێویستە لەبەرەوەی کە ینی تر ئەو چۆنەڵێ ینی عرفێکە بەڕاستی کە دەنگ بە ئافرەت نادرێت لەلایەن پیاوانەوە ینی بەدا لەم کۆمەلگانی ئێمە بڵێ ینی بۆ تا عرفێک کە ینی پیا و مەگەر ینی بڵێم نازام ڕێژەیەکی زۆر کەم هەیە دەنگ بە ئافرەت بدا لەلایەکی ترۆ ئافرەتان بۆ خۆشیان دەنگ نادەن بە ئافرەتان بەداخۆ کە ئەوەش توانین بڵێن عیبەیە کە هاتوۆتە سەر ئێمەی ئافرەتان
لەبەرەوە کۆتا پێویستە بۆی کە ئافرەتان بچنە ئەو شوێنانە بۆچی ئافرەتان بچنەوێ بێگومان کاتێ ماڵین کۆمەلگا لە پیا و ئافرەت پێکهاتووە یعنی لە هیچ تەنانەت لە شەرعی خوای پەروەردگارە جیاوازی نەکراوە ئەسڵەن ئەگەر باسی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین لە سەردەمی پێغەمبەر ساڵسەم شتێک نەبوو بەناوی پیا و ئافرەت پیا بۆی هەیە ئەمە بکە ئافرەت بۆی هەیە ئەمە بکە ینی جیا بکرێتەوە بە تایبەتی لە شتێکا کە پەیوەندی بە ژیانی گشتیەوە هەیە بۆیە ئافرەتیش ئەبێ وەکو پیا و بەشداری ژیان بکە بەشداری لە هەموو ئەو کایەنا بکە کە ژیانی مرۆڤەکانی ڕێکخستووە ئیتر لە دەسەڵات هەیە بۆ نمونە لە تەنانە لە دائیرەکانە ینی لە هەموو شوێنێکە بەڕاستی ئافرەتان بوونیان هەیە بە تایبەتی ئێستا ئەبینین کە لە ئاستەکانی خوارەوە توانین بڵین لە بەڕێوەبەری گشتی بۆ خوارەوە بڕۆیتە هەر دائیرەیەک هەر شوێنێک زۆرینەی ئافرەتە ئافرەت خزمەتەکە بەڕاستی بەڵام کاتی هەتا بەرزبی تۆ سێرەکە ڕێژی ئافرەتان کەمە بۆچی لەبەرەوەی ئەو فرسەتە نەدراوە بە ئافرەتان ئەو هەلەیان پێ نەدراوە کە بەشداری بکەن بۆیە دەنگدان یەکێکە لەو هۆکارانی کە ئافرەتانی دەتوان بچن ئەو ناوەندانەوە بۆیە زۆر گرنگە ئافرەتان بەشداری بکەن بە شێوەیەکی بەرچاو بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانە وە کاریگەری دەوروبەریشیان لەسەر نەبێن یعنی بۆ نمونە ینی من کاتێک گەچمە سەر سندوقی دەڕهان تەنها خۆم و ئەو فۆرمەیە کە لە بەردەستمان بەس دەوێ ینی مێرد و برا و کەسەکانی تر تەسی لەسەر ئەو ئافرەتەدان بەدڵنیایە ینی بەداخەوە ئەوە لایەنێکی نەرێنیە لە ئافرەتانە کە زۆر جار مەسەلەن تەنانەت بۆ دەنگدان پرسەکان مەسەلەن دەنگ بەچێ بدا یا خۆت بۆ نمونە یا خوێنەوارینی مێردەکەی بەڵێ یا هاوسەرەکەی چۆنەڵی زەختی لێکا کە بێ بەدڵی ئەو کەسێک کە ئەو پێی باشە دەنگی پێ بدا بەڕاستی ئافرەتانە بێ لەمە دەرچین ئەبێ ڕای خۆمان هەبێ ویست و ئیرادەی خۆمان هەبێ خۆمان بەشداری بکەین و دەنگیش بە ئافرەتان بدەین کەواتە ضرورە چۆن ئێماڵین بە ینی هەر تەوەری بەرنامەکەشمانە چۆنڵین بۆچی بەشداری هەڵبژاردنەکەیان بکەین گرنگەکیمان باس کرد کەواتە بە ئەندازەی ئەوە زیاتریش گرنگە ئافرەتانیش بە گەرم و گوڕێ و بەشداری پرۆسەکە بکەن باشە تۆ وەکو پەرلەمانتارێک وەکو ئێستش کەسێکی ینی دوور نەکەوتیتەوە هەم لە بوارە چالاکی ڕێکخراوەیەکان هەم لە بواری سیاسیش تەنانەت ینی ئەگەر ئێوە گلەیەکان لە توێژوو لە بابڵێن ڕەگەزی بەرامبەر لە پیاوان هەبێ بەڵام گلەیەکە لەسەر خۆشتان نییە و خۆشە ئاماژت پێکرد ئێخۆ ئەگەر پیاویش دەنگ نەدا بە ئافرەت بەس ئافرەت دەنگدا بە ئافرەت بەبێ سیستەمی کۆتا ئافرەتان ڕۆنە ئەنجومەنەکان بەدڵنیایەوە وایە بەڵام ئیتر باشە بام پرسیاری کە لە تۆ بکەم ئەگەر پیا و سیقە و متمانی نەبێ بەتوانای ئافرەت بنمونە بۆیە دەنگی پێنادا یان لەوانەیە بە نەوعێکی بزانێ دەنگ با بە ئافرەتێک ئەم وەکو پیاوێک تۆ لە ناو ئافرەتانە زۆر ئافرەتان بۆ دەنگ ناتەن بە ئافرەتان مبەڕیری ئەوان چییە؟ وەڵاهی مبەڕیری ئەوانیش بێگومان زۆر جا قسەی پیاوەکانەکەنەوە کە ئافرەت علاسەزە و توانایی نیە ناتوانێت وەکو پیا ئەو ڕۆڵە ببینێ و مەسەرەن ئەم ئیشە بۆ ئافرەت ناکرێ یعنی هەندێک ئەتوانم بڵم کە زۆری نەشە ئەو بەو شێوازە تێگەیشتون و هەنێکی تریژە توانین بەڕاستی بڵین وەکو چۆن منافەسە لە بینی پیاوانە هەیە یعنی مناڵم تەنها بۆ ژنان وایە بەڵام ئەو منافەسەیە لە بینی ژنانی شەهەیە توان بڵم بەدیوە سلبیەکەیە بەوەی کە جۆرێک لە ئیرەی جۆرێک لە ینی چی ناو بنێ کە یعنی پیان خۆش نییە مەسەلەن ئافرەتێک کە لەوان باشتر بێ و یاخود بچێتە ناوەندێکەوە بچێتە شوێنێکەوە کە پلە و پایی بەرز بێتەوە لەبەرەوە یعنی لە هەموو ڕۆکانەوە توانین بڵین ئافرەتانیش کەمتەر خەمن بەرامبەر بەوەی کە دەنگ بە ئافرەتان نادەن بۆیە ئێستا یعنی ئەم ڕێژێک ئەم دیاریکردنی ڕێژێک کۆتایش بۆتە کێشەیەکی تر بۆ ئافرەتان یعنی زۆر جار مەسەلەن بۆ نمونە من خۆم لە هەڵمەتی هەڵبژاردنە بەشداریم کردەوە کاتێک کە قسە بۆ ئافرەتانەکەم کە مەسەلەن دەنگ بە ئافرەتان بڵێن کور ئافرەتان خۆیان هەر دەرەچن بە کۆتا یعنی ئەمەش بووە گرفتێکی تر بەڕاستی کە ئەوەش زەرەری داوە بە دڵنیایە زەری داوە لە ڕوویەکی ترەوە بۆی کە ئیتر وازانن ئافرەت خۆلەوانە کاندیدە پیاوەکانی زۆر جار فێڵکەن بڵن کوڕە ئەوان هەر دەرەچن ئەگەر دوو دەنگیش بێنن دەنگەکە بن بە دڵنیایە ئەوان پێش ئافرەتان نەجی بەخان گرنگی ئەوە چییە لەو ئەنجومەنە هەڵبژێراوانەیە ئافرەت دەبێت بۆ نمونە خۆت زانین دە پەرلەمان یەکێ لە سێ ئیشە گرنگەکەی پەرلەمان هەیەتی یاسادانانە یاساش بۆ هەموو کۆمەڵگەیە بۆ پیاوە بۆ ژنە بۆ مناڵە بۆ خێزانە بۆ گەورەیە بۆ بچووکە بۆ هەموویەتی قسەکە لەوایە بۆ نمونە ئەگەر لەو لیژنە تایبەتمەندیانە لەو شوێنانی کە بڕیاری لێدرێ ئافرەتی لێ نەبێت ئەو یاسایانی دەرەچن دوجار ڕنگدانەوەی خراپی لەسەر ئافرەتانە بێ یا با بڵین بە شێوازە لە شێوازەکان وای لێکی بینەوە بڵین ئافرەتان لەو یاسانە زەرە دەکەن کە بیرکردنەوەی ئافرەتیتیانە بووە
بەدڵنیایەوە یعنی من چونکە بۆ خۆم بە عملی لە پەرلەمان نبووم یعنی زۆر بابەت زۆر پرۆژەکە هاتوۆتە ناو پەرلەمانەوە مناقشەی تیاکرا چ لە ناو هۆڵی پەرلەمان چ لە ناو لیژنەکانە یعنی بەڕاستی پیاوان یعنی زۆر جیاواز بیریان کردوتەوە زۆر جیاواز بیریان کردەوە لە تێڕوانینی ئافرەتان هەر بۆ نمونەیمە یاسایەک دەرچوو لە پەرلەمانی کوردستان لەسەر مشاهدەی مناڵ کاتێک کە ژن و پیاوێک جیا ئەبنەوە مناڵ لە بینیانایە یعنی ئەم مناڵە کە مەسەلەن دایکەکەش بۆی هەیە بیبینێ و مەسەلەن ئەگەر لای باوکەکە بێەوە لای دایکەکەش بێ باوکەکە بۆی هەیە بیبینێ یعنی بەڕاستی لەویا لە مناقشەکانە یعنی بە جۆرێک قسە ئەکرا کە تەنانەت پیاوەکان یعنی قەناعەتیان وە بووکە مەسەلەن کە مادەم لای دایکە باوک پێویست ناکە مەسەلەن یعنی ئەم مناڵە ببینێەوە یا خۆت مەسەلەن ئێمە پێچەوانەکەی ئێمە داکۆچیمانە کرد لەوەی کە بینینەکە ماوەکەی زیاتر بێوانیان و پێویست ناکە یعنی لەو وینانی و تێناگەن لەو بابەتە چۆنە لەبەرەوە زۆر بابەتی ترکە هاتە پێشەوە بەڕاستی بیرکردنەوەی ژن و پیا زۆر جیاواز بوو یعنی ئەمەش تەبیعیە بەڕاستی کە بیرکردنەوەکان جیاواز بە لەبەرەوەی دوو دنیای جیاوازن بەڵام بۆنی هەردووکیان ضرورە بۆ ئەوی کە بابەتەکە تەکاملی بێ و زۆڵم لە هیچ یەکێک لەو توێژانە نەکرێ و هەر پرۆژێک هەر بابەتێک دێتە پەرلەمانەوە بە شێوازێکی بەو شێوازێک کە کۆمەلگە ئەیخوازێت تێپەڕێ بەڵێ ئەگە بینەوە سەر ینی تەوەرەکەی خۆمان نەجیبەخان ئەگەر بۆ دابنین دوو بابەتەیە ستەمکار هەیە و ستەم لێکراو هەیە دەنگدەر پێویستە ینی ئەوەی کە هەمووان نەزانین کە خەڵک بە شێوازێکی گشتی ئەوە ناکە لە ژێر هەڕەشەی پارە و لە ژێر هەڕەشەی چوزانم بایعی بڕین و ئەم قسانەی کە تەبەن هەمووشی قسەیە هیچی ناچێتە بواری عملەوە بەڵام بۆ نمونە دەنگدەر ئەبێ پشتگیری لە ستەمکار بکە یان لە ستەم لێکراوکە ئەمە دیوێکی پرسیارەکە دیوێکی تری ئەگەر دەنگدەرێک نەچێت بۆ پرۆسەکە غەیر مباشیر پشتگیری ستەمکارەکەی نەکردووە بەدڵنیایەوە بێگومان ینی ئەو هەمووەکو ئاماژەمان پیانە ڕزایەتی و هەبوونی گیر و گرفتەی کە ئەمڕۆ خەڵکی ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستان پێوەی ئەناڵێنەوە و گەلانی عراقیش بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەوەیە کە کۆمەڵێک کەس بوونەتە ستەمکار یعنی بوونەتە ستەمکار و خەڵکەکە بە شێوەیەکی گشتی بۆتە ستەم لێکراوە بەڵام لە کاتێکا کە سنووقی دەنگدان دێتە پێشەوە کە بەڕاستی ئەبوایە خەڵک یعنی بە ڕۆژی بژماردای بۆی کەی ئەگاتەوە هەڵبژارنێکی تر بۆی سزای ئەو کەسانە بات کە بوونەتە هۆی ئەو هەموو نەهامەتێ بەسەریان هاتۆ بەڵام بەداخەڵکاڵی هەڵبژاردن نزیک بۆ تۆ خەڵک بێتاقەتی دەرەبڕێ بەڵکو ئەبێ ئێمە یعنی بە ئاواتی ئەو بوونایەکە 2 ساڵ جارێ نەک 4 ساڵ جارێ هەڵبژارن کە بۆی ئەو دەسەڵاتە بگۆڕین بۆی دەستمان هەبێت لەوەی کە ستەمی لێکردوین ئێمە تۆڵی لێ بکەینەوە سزای بدەین یعنی سنووقەکانی دەنگدان ببێتە سنووقی سزادانی ستەمکاران یعنی هەتا وای لێ نیە هەتا بیرکردنەوەمان وانە بێت کە بەو شێوازە بەو ڕۆحێتۆ بچینە سەر سندۆقی دەنگدان بەڕاستی ناتوانین گۆڕانکاری بکەین لە شەرعی شاخۆ دەزانین نەجیبەخانانی کارکردن لەسەر ئێمە وانە ئەنجامەکەی چۆنە ئێمە لی بەرپرسین بێگومان ئێمە کاتێک باسی شریعەتی پیرۆزی ئیسلام بکەین یعنی خی گەورە ئینسانی مکەلەف کردو بۆی کە هەتا لە ژیانە ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە ئەم دەنگدانە چێتە وارەوە ئەم دەنگدانە بە دڵنیاییەوە چی لەوە خراپترە لەم دەسەڵاتی کە بۆتە هۆی ئەو هەموو نەهامەتیە بۆ خەڵک چی لە گۆڕینی ئەو دەسەڵاتە ئەمرکردن بە چاکەیە و باشترە لەوەی کە تۆ دەسەڵاتێک سزا بدەیت کە ئەو سزای میلەتەکەی داوە بەڕاستی ئەمە بەشداریکردن لە دەنگدانە هۆکارێکی سەرەکیە بۆی کە تۆ تەنانەت ئەجر و پاداش وەرگری لەسەری کە کارێکەکەی کە خوا پێی خۆشە چونکە تۆ ئەبیتە هۆکاری ئەوەی کە سزای ستەمکارێک بدەیت کە لە کاتێکە خۆی گەورە نەهی لە ستەمکردن کردووە بەڵام ستەمکار دێت ئەی کات و زوڵم لە خەڵکە کات و مافی خەڵکە خوا و مافی خەڵک پێشێلەکە تۆیت ئەبیتە هۆکاریەوەی کە ئەم ستەمە کەم بکەیتەوە خۆگەن نەتوانی لە 100 لایبەری هیچ نەبێ لاوازیکەی یعنی کەم ئەم قسەی جەنابەت ینی زیهنی منی ڕاکێشا بووی بپرسم کەواتە ئەگەر ئەوانەی خۆیان بە کەسێکی مولتەزی مەزانن زیاتر پابندن بە قورئان و بە سونەت و بە مزگەوت و ها بە شاعیرە دینەکانەوە کەواتە ئەبێ ئەوان ڕۆڵی ئەوە ببینن خەڵکەکەی تریش گەرم و گوڕکەرەوە لەم کاتی پرۆسا چونکە هەر لە ڕووی شەرعەوە ئێمە لە بینی چاک و چاکتر لە بینی خراپ و خراپتر ئەبێ لایەنەگەر هەڵبژێرین وانە نابێ بێلایەن بن بەڕاستی وایە بێگومان بەڕاستی بێلایەن بوون لەوەی کە تۆ ینی دەسەڵاتت هەبێ و
توانای ئەوەت هەبێ مەسەر مەجای ئەوەت پێدرابێت کە تۆ سزای ستەمکارێک بدەیت کە تۆ پشگیری سیستەم لێکراوێ بکەیت بێلایەنبی بەڕاستی ئەمە توانم یعنی بڵێم ئەمە تاوانە گوناهە یعنی ئینسان ئەگەر توانای هەبێ وەکو پێغەمبەر خۆ ساسم ئەفەرمێ کاتێککە خراپەیە کە بینن هەوڵ بدەن بەدەست بیگۆڕن ئەگەر نەتانتوانی بە زمان ئەگەر هەر نەتانتوانی خۆ لە دڵەوە پێتان ناخۆش بێ بەڵام ئێمە ئەمڕۆ هاتوین ئەتوانین بەدەست بیگۆڕین ئەتوانین خوێنی ژنار ڕژێ و هیچی تێناچێ و یعنی ئەم هەڵبژارنەوە و ئاماژەم پێ بەڕاستی داهێنراوێکی زۆر باشە یعنی وەسیلەیەکی زۆر باشە بەوەی کە ئێمە بتوانین بە مافەکانمان بگەین بەبێ خوێن ڕشتن بەبێ شەڕ و ئاژاوە بەبێ هیچ ناڕەحەتیە کە تووشی هیچ کەسێک ببێ لەبەرەوە کە تۆ بێ لێرا بێلایەنبی بەڕاستی ئەمە ناوی بێلایانی نییە ئەمە توانین بڵێن ناوی کەم تەرخەمیە ناوی ئەوەیە کە تۆ هەز بە ئەرکی خۆت ناکەی هەز بە بەرپرسیارەتی ناکەی بەرامبەر بە میلەتەکەت بەرامبەر بە تەنانەت بە خۆت بە خێزانەکەی خۆت یعنی تۆ هەر یەکێکمان بە جۆرێک لە جۆرەکانیەوە مافمان خوراوە مافمان پێشێل کراوە و لە کاتێکا کە تۆ دەسەڵاتت هەبێنێکی بەڕاستی یعنی ئەوەی کە باوەڕی تەواوی بە پاداشت و سزای خۆی پەروەردگارەیە باوەڕی بەوە هەیە کە کار بۆ دنیایەکی ترەکە لە دوای ئەم ژیانە یعنی ئەبێ ئەمە بە فرسەتێک بزانێ بەوەی کە بچێتە سەر سندۆقی دەنگدان و خەڵکیش هەم بدا بەوەی کە بچنە سەر سندۆقەکان و سزای ئەو کەسانە بدەن کە بوونەتە هۆی نەهامەتی و بارگرانی بۆ سەر خەڵک و بە مافەکانی خۆیان بگەن ئەو کەسانە لە ڕێگەی هەڵبژارنەوە لە ڕێگەی گۆڕینی ئەو دەسەڵاتەوە بۆ نمونە نەجیبەخان ئێستا لەم هەڵبژارنەی کەوا بڕیارە لە دەیدا ئەنجام بدرێ یەکێک لەو لایەنانی کە بەشداری کردو کۆمەڵی دادگەریە ئەنی سیاسەتی کۆمەڵ لە ڕابردووە نوێنەرەکانی کۆمەڵ لە پەرلەمان لە کاتێک بەشداری حکوومەتی کردووە لە وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان لە ئەنجومەنی پارێزگاکان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بە درێژایی ئەو خولانی کە هەڵبژارنی تیاکراوە لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە ینی من ئەمەوێت زۆر بەسەریحی ئەم پرسیارە جواب بیت و زۆر بە شەفافی کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری شانی ئەوەن دەنگیان پێ بدرێ لە هەموو ڕۆکانەوە بەدڵنیایەوە لەوە چێمە شایەتی من نەبێ شایەتی زۆربەی هەر زۆری خەڵکی هەرێمی کوردستان بێت چونکە هەر بۆ نمونە ئێمە ئەو کاندیدانی کە بۆ ئەم هەڵبژاردنە دیسانەوە کۆمەڵی دادگەری هەڵی بژاردوونەتەوە کاندیدی کردوون یەکەم جاریان نییە هەیانە دووەم جارە هەیانە سێم جارە ینی کاتێک کەسێک کە سێم جارە یە جاری یەکەم وا بڵێن ئەگەر خەڵک نەیناسی دەنگیان پێدا ئەی جاری دوم بۆ دەنگیان پێدایەوە بێگومان خەڵک گەشتۆتەوە قەناعەتی کە کاندیدەکانی ئێمە بەڕاستی لەو ئاستەیان کە خزمەتی خەڵک بکەن وە کردوشیانە بە فعلی و لەسەر مافی خەڵک بە دەنگ هاتوون و بێدەنگ نەبوون لەسەر مافی خەڵک سزا دراون لە پەرلەمان دەرکراون ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە و تەنانەت ئێمە ئەتوانین بڵین لە هەندێک لە کابینەکانە کە بەشداری حکوومەتمان کردووە یعنی کە وەزیرمان کە هەبوو هەرچەنە وەزیرەکە تەنها خۆشی بۆ ئەگەر بەڕێوەبەریشی گشتی لەگەڵا بوو بێ لەو لاوەستافی وەزارەتەکە هەمووی لایەنەکانی تر بوون خۆ هەمووی کاتێکاڵی وەزارەتی وەرگرتۆ تەنها وەزیرەکە بووە ستافەکە هەمووی بێلایەن بۆ یاخود لایەنی تر بووە بەڵام بە شاهدی هەمویان تەماشاکەی دەنگیاندایەوە بە وەزیرەکەی ئێمە و جارێکی تر چۆوە پەرلەمان یعنی سلمانویانە بەڕاستی سلمانویانەکە ئەتوانن خزمەتی خەڵک بکەن و هیچ شتێک نایان گەڕێنێتەوە لەوەی کە داکۆچی لە مافی خەڵک بکەن نەترساندن ئەتوانین بڵێن لە هاندان چۆنەڵی ڕەغبەت دروستکردن بۆیان بەوەی کە شتێکیان بۆ بکەن بۆ بەمەرجێک لە چۆنەڵی لە مەبادی خۆیان لا بدەن ئەمانە هیچی بە هەموو شێوازێک تاقی کراونەتەوە و سەرکەوتوو بوون و ئەتوانن خزمەت بکەن لە داهاتووشە بۆیە ئێمە لێرۆ داوە لە خەڵکی هەرێمی کوردستانەکەن کە ئەم جارەش متمانە بە کۆمەڵی دادگەری و بە کاندیدەکانی بکەنەوە بێگومان پەشیمان نابن بێگومان ینی ئێستا گەر تۆ سێری کۆمەڵی دادگەری بکەی لە ماوەی ڕابردووە ینی جگەل لە کارە خزمەتیەکانی لە پەرلەمان و لە حکوومەت و لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەی نەجیبەخان تۆ سێیکانی کۆمەڵ هەستاوە نەخۆشخانەیەکی لە شاری سلێمانی و لە شار و شارچکانی تر بەناوی بەخشینەوە کردوتەوە کە خزمەتی خەڵکیکە خۆ دەزانین لە ئێستاە بواری تەندروستی جۆرێک ئەوەنی بازرگانی و کەسابەتە ئەوە مرۆڤ دۆستەکەیتیان نەماوە ئەبینی بۆ ماڵی هەژار و بۆ ماڵی مناڵی بێباوک و ینی بۆتە لانەیەک بۆ ئەمانە کە نیتوانیەوە تاوان هەمووی تەختێ بکە و دەسی بە هەمووی بکە بەڵام خۆتوانیوتی ژمارێکی زۆر لەمانە بکە تا چەند ئەگەر کاندیدەکانی کۆمەڵی دادگەری
لەم هەڵبژارنەیە زیاتر من کە ئێسێمە دوو پەرلەمانتارمان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر ببێ بە سێ ئەگەر ببێ بە چوار ئێمە پێ پێنج لە سەرتاسەری هەرێمی کوردستان کاندیدن ئەگەر هەر پێنجیان بڕوا تا چەند تەئسیر لەم کارە خێرخوازانە و بەرەو پێشچوونی زیاتری خزمەتی کۆمەڵ بۆ خەڵکی کەم دەرامەت و فەقیر و نەخۆش و ئەمانە ئاکات بە دڵنیاییەوە ینی توانین بڵین کاریگەری زۆرە بێ و ئێمە لە ڕابردووە ینی بەڕاستی کۆمەڵی دادگەری ئەوەندەی کە شەڕی مافی هاوڵاتیانی و مافی خەڵکی کردوێتەوە ئەوە شەڕی ئەتوانین بڵین خەڵکی خۆی نەکردووە یعنی هەر بۆ نمونە لەوە چێ خەڵکی هەرێمی کوردستان ئەو شایەتێ بدەن ئەو نەخۆشخانەی بەخشینەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەوەندەی کە لە خزمەتی خەڵکی دەرەوەی کۆمەڵی دادگەریە بۆ یعنی ئەتوانین بڵین ئەگەر خەڵکی ناو کۆمەڵی دادگەری ئەگەر هەژاریش بوو بن ئەگەر ینی شمولی ئەو هاوکاریەش بوو بن لەوە چی ئەوەنە لە خزمەتی ئەندامی خۆیان نەبوو بێ بۆچی لەبەروی ئەمە مەبادیئە لە لای کۆمەڵی دادگەری ئەمە پرەنسیپە ئەمە یعنی استراتیجە لە لای ئێمە کە خزمەتکردنی خەڵک بە ئەرکەزانین لەبەرەوەی کە بە واجبێکی شەرعیە زانین لەبەرەوەی کە ئێمە بڕیارمان داوە کاتێکە هاتوینەتە مەیدانی سیاسەتەوە بە جۆرێک سیاست بکەین کە لە بەرژەوەندی خەڵکا بێ بۆ ئەوی کە خوا لێمان ڕازی بێ یعنی ئەمە مەبادیئەکە بەڕاستی زۆر شت ئەگۆڕێ چکە زۆر لەوانی کە وەک جەنابەت ئاماژەت پێدا بەڕاستی هەموو شتێکیان لە پێناوی بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی مادیایە چونکە ئەوان ینی چۆنڵی باگراوەندی ئەوەیان نییە کە مەسەن ئەمان بۆچی ئیشەکەن تەنانەت لایەنە یەکەش ێستا فەرامۆشکراوە یعنی بۆ نمونە ئێمە لە ئێستا ئەم جارە شەڕی مانەوەی کووردە لە بەغا یعنی شەڕی مانەوەیە کە بە تایبەتی ئەم یاسایی ئەم جارە یاسای هەڵبژاردنە بەڕاستی قورسە یعنی کە کاندید دەربچێت ینی پێشبینیژەکەی لەم خولەی پەرلەمانە کۆمەڵە یاسا و بابەتی زۆر گرنگ ینی دەرئەچێنرێت کە گەر کورد غیابی هەبێیان ئەو هێزانی کە بەڕاستی بۆ کورد ئیژەکەن غیابی بێ لەوانێ کورد زەرەر کات بە دڵنیاییەوە بە دڵنیام نویستم ئەوە بڵێم یعنی ئەم جارە بابەتەکە چارە نووساسترە بێت لەبەرەوە کەمکردنی دەنگی کورد بەڕاستی زەرەرە بۆ بە شێوەیەکی گشتی بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمە بەستم ویستم ئەوە بڵم کە لەم کاتەشە بابەتە نەتەوەیەکەش بە جۆرێک فەرامۆشکراوە ئەو حیزبانی دەسەڵات تەنانەت لە باتی ئەوەی کە بۆ نمونە هەماهەنگی هەبێ لە مێنیە حیزبەکانە سێرەکی دیسانە و منافەسە و جۆرێک لە خەڵک سارکردنەوەی بۆی خەڵک نەچێتە سەر سنووقی دەنگدان یعنی ئەمە ئیش لەسەر ئەم تەوەرەیەکەن کە لە هەموو ڕوویەکەوە زەرری بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەجی بەخانی ئەنی قسەیەکێ بیرکردنەوەیەکێ لای تاکی کورد لای بەشێک لە تاکی کورد بەشێک لە دەنگدەر ینی ئاسایە بە من لە تۆ پرسمەوە خۆت پەرلەمانتار بووی دەوتری کاکە ینی بۆچی بچم بۆ بەشداری لە هەڵبژاردن بکەم خۆ من بچم نەجی بەخانەکەم بە ملێنەر ئەو ئیسفادەی مادیەکە لە کۆمەڵی دادگەریە ئەم کاندیدانی پێشومان بڵێن ئەوانی کە پۆستیان نەبوو دەرچوون و ئەوانی کە وەزیر بوون ئەوانی پەرلەمانتار بوون ئێستا جەنابەت پەرلەمانتاری خانەنشینی و لە ماڵەوەدا نەنیشوی هەر دەستباری کاروباری حیزبیت و ئیش و کاروباری خۆ دەکەیت قسەکە لەوەیە ینی جگە لە جەنابەت ژمارە خوشکورای دیکەش بە هەمان شێوەن ئایا هەر بەڕاست ئەگەر لەلایەن ئەلمانیەکان لەلایەنە دەسەڵات لایەنەکانی دەسەڵات ئەم قسەی ڕاست بێ بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵە کەس بێ من ئەپرسم لە کۆمەڵی دادگەریە بە فعلی بۆ دەوڵەمەندکردنی ژمارەیە کەسە بچنە بورجی ئاچ و ئەوانتر هەر لە خوارەوە بمێننەوە یان چۆنە والله جا خۆزگە من ئەندامی خۆم ئەندامی پەرلەمان نەبوومە بۆ ئێستا بەرگریەکەم بکردا ینی دیفاعم بکردا لەوە نابۆ ینی واقعەکە چۆنە حەزەکەم ئەوە بڵێ بەتایبەتی لە کۆمەڵی دادگەریە بەڕاستی یعنی ئێمە حیزبێکین هەموو خەڵکی هەرێمی کوردستان باشە زانێکە هیچ سەرچاوەیەکی داهاتمان نییە لە هیچ شوێنێکەوە مەسەلەن یعنی ئەوەی کە هەیە هاوکاری ئەندامانە و ئەوەی کە لە ئێمە ئەتوان بڵێم یاسایەک هەیە خۆت بڕیارێک هەیە لە حیزبی ئێمە بەوەی کە ئەوەی کە ئەچێتە پەرلەمان پێشەوەی بچێ هەموو ئەزانێت یعنی ئەوەی کە ئێستا مڕەشەحە خۆی زۆر باش بەڵێننامەی پێپڕکراوە بەڵێننامەی پێپڕکراوەوە خۆشی ئەزانێت بۆ شێوازیە و قبولی کردووە یعنی بەشێکی زۆر لەو معاشێکە وەرێک لە ڕاستە معاشەکە زۆرە یعنی ئێمە نوکوڵی لەوە ناکەین ئەمە یاساڕێکی خستووە هەرچەنە ئێمە کاتێک لە پەرلەمان بووین بەڕاستی زۆر داکۆچیمان کرد لەسەر ئەوەی کە ئەم معاشی موچەی پەرلەمانتار و پلە تایبەتەکان زۆرە و پێویستەکە کەم بکرێتەوە تەنانەت لە یاسای چاکسازیەکە هاتە پەرلەمانی کوردستان من لە یەکێک لەو لیژنانە بووم کە ئەوە راپۆرت لەسەر یاساکە بنووسین یعنی ئێمە بۆ مێژوو ئەیڵم کە لە پرسیارەکەی جەنابتەوە
هەر لە ناو لیژنەکە کە من زۆر داکۆچیم لەوا کرد کە ئەم بە کاتێک خانە نشینی کەمە بێتەوە کە تۆ موچەکە کەم بکەیتەوە کە خانە نشینەکە لە ڕێژەی موچەکە دیاری بە لە ساشتای موچەکە بەڵێ یعنی من زۆر داکۆچیم لەوە کرد کە با لە موچە کەمکردنەوە دەست پێ بکەین باوەڕکە ئەندام پەرلەمانی یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکان بە منی و دوتی ئەگەر بۆش کەمیشیکەینەوە ئێمە حیزبەکانی خۆمان بۆمان قەرەبووە کاتەوە ئێوەش کەیفی خۆتانە ئەمە زەرەری خۆتانە وتێمە لە زەرەری خۆتانە وتم وڵا بۆتان قەرەب بکاتەوە یانی کاتۆ ئێمە مەبدە لە لامان بە حەقیقی ئێمە پێمان وایە کە ئەم پارێ زۆرە وتی ئاخرێ مزایداکەن ئەجیناکی حەزەکە مەعاشی ببڕێ وتم وڵای ڕاستەکەی لەو ڕۆ کەس حەز ناکە پارەی کەم بێتەوە مەعاشی ببڕێ بەڵام بە فیعلی ئەو پارێ زۆرە ئەو مەعاشە بۆچیش زۆرە لەبەرەوەی ئاستی خوارەوە کەمە فەرموەرە تۆ هی سەر و بەرزکەرەوە بە نزیک بێتەوە لای ئێمە معاشی نەکە مندامێک 150,000 هەبێ بەدڵنیایەوە خانە نشینێک 200,000 وەرگێ من بۆ 6 ملیۆن وەرگرم ئەخر بە چه حەقێ بە چ قانونێک یعنی ئەمە ڕاستەکە بە قانون کراوە بەڵام ئێمە هەوڵمانە قانونەکە بگۆڕین هەرچەند ئێستا خۆشبەختانە بەڵام دوجار حیزب بڕێکی لێ وەرگرتوەوە حیزب ئێمە بڕێکی باشی لێ وەرگرتووە هەنجە ئەوەی لاشتان ماوە لەسەر ئاستی کەسی و ئاستی ئۆرگان و ئاستی ئەمە هەردەست ینی با بڵین تەکلیفتان لێکراوە دەستان نەناوە بڕووی کەسەوە کەواتەمە قسەکە لەوەیە ینی ئەگەر لە حیزبەکانی ترا ئەمە ڕاست بێت لای کۆمەڵی دادگەری ئەمە ڕاست نییە بە شێوازێکی ڕەها کە ئێمە بۆ دەوڵەمەندکردنی چەند ژمارەیەک لە ڕاست نییە لەوە چێ وەکو ئاماژەم پیاموچەکە لە چینی خوارەوە کەمتر بێ بەڵام بەو شێوازانێ لە بەرەوەی ئێمە زیاتر بێ عەفو بەڵام بەڕاستی ئەوەنە زۆر نییە وەکو حیزبەکانی تر ئەو نمونێشم بۆ هێنایەوە کە فەرق و جیاوازی زۆرە ئاخر ئەمەش وەکارێک تر بۆی کاڵن فەرقیان نییە بەڕاستی ئەم حیزبانە هەر کەس چۆ ئەوێ خاڵێکی تر کە کاتم نەماوە ینی قسەکەشە پێ بڕم حەزەکەم ئاماژە بۆ شکەم یعنی نوێنەرەکانی کۆمەڵ لە هەر شوێنێ بوو بێتن لە حکومەت بوو بێتن لە پەرلەمان بوو بێتن لە ئەنجومەنی نوێنەران بێتن سوپاس بۆ خوا نوێنەرانێ بوون ینی نەکردراون نوێنەرانێ بوون وازیان لە حیزبەکە نەهێناوە و چۆنەڵی ها بەلایەکی کیا بڕۆن و دوای بەرژەوەندی مادیکەون تاوان من باز لە زۆرینەیەکەکەم ئەگەر تاک و تەرایەک هەش بوو بێ ئەمە زۆرینە بەڵام لەوانێ لایەنی تر هەبوو بێ دەری چوو دوایی لە لیستەکەی خۆی گۆڕ بۆ لیستێکی تر نەخر دوایی کە تەواو بووە هەر ئەسڵ حیزبەکەی خۆی هەر ناناسێت هەر ناچێتەوە بەلایە بەدڵنیایەوە بێگومان یعنی ئەوە یەکێکە لە شانازیەکانی ئێمە لە کاتێک لە 5 ساڵ لە پەرلەمانی بابەتی زۆر هەستیار هاتوۆتە ناو پەرلەمان و زۆربەی فراکسیۆنەکان خەڵکیان لێ جیابوتەوە دووبەرێکی کەوتۆتە بینیانەوە و هاوڕانە بوون لەسەر پرسەکان بەڵام ئێمە زۆر بە تۆکمەی زۆر بە کاری پێکەوەی کاری دەسە جەمعی ئێمە لە هیچ شتێکە ئەتوانم بڵێن یعنی ڕانەبووین و یاخود فراکسیۆنەکە کرد نەبووە ڕایەکی جیاوازی هەبێت ئەگەر ڕای جیاوازی شەو بێت دوجار ئێمە هەمومان پێکەوە بڕیارمان داوە لەبەرەوە بەڕاستی کۆمەڵی دادگەری فەرق و جیاوازی هەیە بۆیە داواکارین لە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی متمانە بدەن بە نوێنەرەکان بۆی کە بەرگری زیاتر بکەین و دەستکراوەتر بین زیاتر بتوانین لەبەری خەڵکابین و بەرگری لە مافەکانیان بکەین. بەڕێز نەجیبە شێخ لەتیف ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لە ستۆدیۆی کاتژمێر 7 لەگەڵمان بوویت. زۆر سوپاس دەکەین. بینەرانی عزیز و خۆشەویست تاڵقەیەکی نوێ لە کاتژمێر 7 بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە خواتان لەگەڵ. دەست خۆش بن.